تا ئەقڵیەتی نێرسالاری لەسەر کۆمەڵگازاڵ بێت مافەکانی ژن یەک بە دوای یەک پێشێل دەکرێت. ڕۆژ بە دوای ڕۆژ هەواڵی کوشتنی دڵتەزێنی ژنان بە شێوازی جۆراوجۆر دەبیستینەوە و هەر یەک لەو قەتڵانەی کۆمەڵگا بە تایبەت ژنان تووشی شۆکێکی تر دەکات. ئەقڵیەتی ژنکوژی گەشتووە بە ئاستێک کە بێ پەڕوایانە ژنان لە ماڵ و لە شەقام دەکوژێت. لەبەر ئەوەی دەزانین کە هەم ئەقڵیەت و هەم یاسا پشتیوانیەتی بۆیە ژنان هەم لە بواری جەستەیی و هەم لە بواری ڕۆحی نە لە ماڵ و نە لە شەقام پارێزراو نین. لەم ماوەیە کەمتر لە 10 ڕۆژ لە مەریوان و لە تاران بینیمان چۆن ژنان دەبن بە ئامانجی ئەقڵیەتی نێرسالاری و ژنکوژی. لەم ماوە زەخت و گوشارەکانی ئێران لەسەر ژنان گەشتووە بە ئاستێک کە ژنان بۆ گرتنی مافەسەرەتاییەکانیان ژیانیان بەهایەک دەدەن بە ناوی گیان. هەر یەک لەو ژنانە کە داوای مافی خۆیان کرد بێت یان داوای مافی خۆیان کرد بێت دەکەونە گرتوخانەکان و بە جۆرێک لە جۆرەکان دەکوژرێن. شلێر و ژینە لە بنەمادا وەڵامێکی نابوون بۆ هەموو ئەو هێرشانەی کە سیستەمی داگیرکاری ئێران ئەیەوێت بەسەر ژناندا بیسەپێنێت. بێگومان بۆ ئەقڵیەتی ژنکوژی جوگرافیە گرنگ نییە. هەر وەکو لە باشووری کوردستانیش هەموو ڕۆژێک ژنان بە پاساوی جیاوازەوە دەبنە قوربانی هەمان ئەقڵیەت و بە شێوازی جۆراوجۆر دەکوژرێن و زۆر جاریش بەهۆی دابوو نەریتەکانی کۆمەڵگاوە بێدەنگ دەکرێن. لە ڕاستیدا ئەوەی ڕوودەدات لە ناوبردنی ناسنامە و ئیرادەی هێزی ژنانە کە هەموو کاتێک وەکو یەکەم دژبەری ئەو ئەقڵیەتە ناسراوە. بێگومان بێدەنگی بەرامبەر بەم کارە ساتە دەبێتە هۆی زیادبوون و دووبارەبوونەوە. دوێنێ شلێر بە ئامانجگیرە ئەم ڕۆژینە لە ئەگەری بێدەنگیدا سبەی نێژنێکی تر بە ئامانج دەگیرێت. دوێنێ گۆران بکوژ بوو ئەمڕۆکە پۆلیسی ئێران و سبەینێ هەر کەس لە بنکەیەکی سەر حکوومەت ئامان ئەنجامی دەدات. بە دڵخۆشیەوانێ وەکو ئەوەی بینیمان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە بەرامبەر ئەم کارەساتە تەنیا بێدەنگ نەبوون بەڵکو خاوەنداریەکی یەکجار زۆریان لە هەردوو ژنانی وڵاتەکەیان کرد. هەر یەک لەو ژنانە کە هاواریان کرد ژیان ئازادی بوون بە دەنگی ژینا و شلێر. ئێمەش وەکو ژنانی ڕۆژهەڵات و ڕێکخرا و چالاکوانانی باشووری کوردستان وێڕای سەرخۆشی لە بنەماڵەی بەڕێزیان و تەواوی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە توندی ئیدانەی ئەم کردەوانەی ڕژیمی داگیرکاری ژنکوژی ئێران دەکەین و پاڵپشتی خۆمان بۆ هەموو هەڵوێستەکان و خۆپیشاندانانی ڕۆژهەڵات دەکەین و دەڵێن ئێوە بە تەنیانین، ئێمەش دەنگمان دەخەینە پاڵ دەنگەکانتان تا ئەو کاتە کە کۆتایی بە ئەقڵیەتی ژنکوژی بێت و کۆمەڵگایەکی یەکسان بخولقێنین.